ئازاد سڵاوت لێبێت نوێتری زانیاریەکان چین لە باری ڕووداوەکەوە؟ باڵە سڵاو لە ئێوە و لە بینەرانی بەڕێزیش بێتن. من لە گوندی سەرنەوسم لە دەڤەری باڵەکایەتی دیارە شەوی ڕابردوو هاوڵاتیانی سنووری ناحیەی وەرتێ بە سەرسەم گوندەکانیەوە خۆپیشاندانیان ئەنجامدا لە بەرامبەرەوەی کەوا کارەبا خراپە. چەند کاتژمێرێکم لە شەو ڕۆژدا کارەبا بە هاوڵاتیانی ناوچەکە ئەدرێتن. دیارە ڕێگای پردی حافیزیان داخست شەوی ڕابردوو، بەڵام دواتر هێزەمنیەکان هاتنە ناوچەکە. گرژی و ئاڵۆزی لە نێوان هێزەمنیەکان و خۆپیشاندەران دروست بوو لەو کاتەدا. دیارە هێزەمنیەکان لەو کاتەدا تەقیان لە خۆپیشاندەرانی سنووری ناحیەی وەرتێ کردووە، بەهۆیەوە هاوڵاتیەک شەهید بوو، هەروەها چوار هاوڵاتی تریش بریندار بوون. لە ئێستادا ئێمە لە گۆڕستانی گوندی سەرنەوسین دیارە ئەو هاوڵاتیەکەوە شەوی ڕابردوو بە دەستی هێزەمنیەکانی ناوچەکە شەهید کرا. لە ئێستادا هێنراوەتەوە گۆڕستان دوای ئەوەی کەوە نوێژی جەنازەی لەسەر کراوە. هاوڵاتیانی گوندەکە ناوچەکە جەنازەکان لە ئێستادا هێناوە بە خاچی ئەسپێرن لە گۆڕستانی گوندی سەرنەوس. دیارە هاوڵاتیانی ناوچەکە داوای مافی خۆیانە کرد، داوای ئەوەکەن کەوا لەم گەرمای هاوینە کە گەرمایەکی تااقەت پڕوچێنە لە مانجی تەمووزدان کاتژمێرەکانی کارەبایان بۆ زیاد بکرێت. بەڵام بەداخەوە دیارە هێزە ئەمنیەکان بە گولەوە بە فیشەک وەڵامی خۆپیشاندەرانیان دایەوە، بەداخەوە کە هاوڵاتیەک شەهید بوو بە ناوی حەسەن سەرنەوسی. دیارە خۆی خێزاندارە، دوو خێزانی هەیە، هەروەها 6 منداڵی هەیە کەوا بەهۆی ئەم ڕووداوەوە بە دەستی هێزە ئەمنیەکان شەهید بوو. لە ئێستادا قەرەباڵغێکی زۆر لەسەر گۆڕستانەکە هەیە بە خاکەسپێرە، بەڵام بەهۆی ئەوەی کە هێڵی ئەنتەرنێت لە شوێنەکە نەبوو، ئێمە لە بەشی خوارەوەی گۆڕستانەکە لایڤ ئەکەین. هاوڵاتیانێکی زۆر لە ئامادەیان هەیە بۆ بە خاکسپارنی. دیارە هاوڵاتیانی ناوچەکە داوای ئەوە ئەکەن کە بکوژ بە سزای خۆی بگەیەندرێتن، ڕادەستی یاسا بکرێتن و سزای یاسایی بەسەردا بسەپێنرێتن. ئەگەر هاوڵاتیانی ناوچەکە دیارە ئاماژە بەوە دەن ڕێگاکە داخەنەوە تاوەکو ئەوەی بکوژ بە سزای یاسایی خۆی دەگەیەندرێتن. دیارە دوای ئەوەی کە بە خاکە سپێردرێتن، ڕیشتیان و پیاو ماقوڵانی ناوچەکە کۆنگری ڕۆژنامەوانیان ئەبێتن خۆیان و قسەی خۆیان ئەبێت لەبارەی ئەوەی کەوا حکوومەت چی بکاتووە، چۆن ئەم بکوژە ڕادەستی یاسا بکاتن. باشە ئازاد، ئاسایشی سۆران هیچ بەیان نامەیەک ڕاگەیەندراوی شتێکی بڵاو نەکردوێتەوە لەسەر ڕووداوەکە؟ تاوەکو ئێستا دەسەڵاتدارانی ناوچەکە و ئاسایش و پۆلیس هیچ قسەیەکیان لەسەر ئەم ڕووداوە نەکردووە و هیچ ڕاگەیەندراوێکیان بڵاو کردوێتەوە تاوەکو ئێستا، و بۆ ڕاگەیاندنەکان تاوەکو ئێستا هیچ قسەیەکیان نەکردووە لەبارەی ئەم ڕووداوە ئاخۆ ئەم بکوژە دەستگیر کراوە یاخود نا. تاوەکو ئێستا هێزە ئەمنیەکان لەبارەی ڕووداوەکەوە هیچ لێدوانێکیان نەبووە. باشە، چارەنووسی بکوژەکە دیارە ئێستا ئازاد، دەزانرێت لەکوێیە ئێستا؟ بەڵێ بەپێی ئەو گرتە ڤیدیۆیانەی لە کاتی ڕووداوەکە تۆمار کراون لە پردی حافیز لە کاتی خۆپیشاندان، دیارە ئەو هاوڵاتیە کە تەقا ئەکاتن و ئەم هاوڵاتیە دەگوژێتن بە تەواوی دەرکەوتووە و ئەناسرێتەوە کە دانیشتووی ناوچەکەیەوە لە ناوچەکە ژێت و بەرپرسیارەتیەکی لە نێو هێزە ئەمنیەکانی ناوچەکەشدا هەیە، بەڵێ بەگشتی لەوێنەکان وەکو دیارە ئەناسرێتەوە. باشە، بۆ ناسینەوە دەمەوێت بزانم ئێستا ئەو هاوڵاتی کە تەقەی کردووە کە جێگری بەڕێوەبەری ئاسایشی سۆرانە، ئێستا لە ناو ئیداری سۆران ماوە یاخود لە شوێنێکی چیکەیە؟ تەلەفۆنیان نەما. ئازاد گوێت لە منە؟ باش، سپاس بۆ پەیامنێرمان ئازاد و مەراوایی